بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش لە ئەڵلقێکی نوێی بەرنامەی بەکاتی عەقڵ لەگەڵی بەڕێز و خۆشەویست بەیەکشا دەبینەوە بۆ تاوتوێکردن و گفتوگۆکردن دەربارەی بابەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەو ڕۆژێکی ئێستاتیایەتی. هەمومان یا مناڵێک یا کەسێکی نزیکمانیا خۆمان ڕۆژێک لە ڕۆژان بە خوێندنی زانکۆیی تێپەڕیوی. خوێندنی زانکۆیی یەکێکە لە قۆناغە گرنگەکانی ژیانی مرۆڤ. لە کوردستان ئێستا ڕەوشی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ڕەوشێکی ئەجگار تایبەتە بەهۆی ئەوەی کە ئێمە لە دوای ساڵی 2014ەوە بە قەیرانێکی قوڵی ئابووریا تێپەڕین کە ئەمە بێگومان کاریگەری و باندۆری لەسەر هەر هەموو کەرتەکان و بە تایبەتیش کەرتی خوێندنی باڵا بەجێهێشتووە. بەڵام لەگەڵ ئەوەشە لەگەڵ هەموو ئاڵنگارەکان لەگەڵ هەموو کێشە و ئاسنگەکانە بەڵام پێشکەوتنی بەرچاویش لەم کەرتەیە بەدی ئەکرێ. هەمیشە وتومە کە وێنەکە نەڕەشە نەسپیە بەڵکو و خۆڵە بێشیە چەند کێشە و ئاڵنگاری هەیە ئەوەندەش پێشکەوتن هەیە. هەروەکو نمونە باسی ئەو بکەین جاران خوێندکارێکی زانکۆکە تەخەڕوجی ئەکرد جگە لەو چەند زانکۆی کە لە کوردستانە هەبوو هیچ دەرفەتێکی تر هیچ دەرچێکی تری نەبوو کە بتوانێ توانەکانی خۆی پەرە پێ باوە خوێندن لەسەر خوێندن درێژە بە خوێندن باوە لەسەر خوێندن بەردەوام بێ. بەڵام ئێستا یەک دنیا لە دەرفەت یەک دنیا لە دەرچە یەک دنیا لە دەرگا هەن کە ئەتوانێ ڕویان تێ بکە. ئێمە ئێستا لە بەردەم ساڵێکی نوێی خوێندنین هەم لە کەرتی پەروەردە واتە خوێندنی پێش زانکۆیی و هەروەها لە خوێندنی زانکۆییشە. بەرنامێکمان تایبەت کرد بە خوێندن و کێشەکان و ئاستەنگەکان و دەرفەتەکان لە بواری پەروەردەیە. بەڵام ئەم بەرنامەیەم تایبەت کردووە بە ڕەوشی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەم ساڵی نوێی خوێندنەیە بە ئامادەبوونی دوو مامۆستا دوو پێداگۆژ دوو ئازیز کە لەم بوارەیە جێدەست و جێپەنجیان دیارە و لە زانکۆی سلێمانی مامۆستا. بەخێراتتانەکەم. زۆر سپاس. مامۆستاستەمی ئەزیز دکتۆر ڕێژینی ئەزیز یاخوا بەخێر بێن. ئەمڕۆ مباشەرەمان کرد چوین لە زانکۆ بۆی ساڵێکی نوێی خوێندن دەست پێ بکەین. بەس لە چێ جەنابەت ڕۆکەمە جەنابەت دکتۆر ڕێژین لە چه ڕەوشێکە ئێمە دەست بە خوێندنەکەین و هەرچەند هەمومان هەموو ساڵێک وەکو مامۆستا بە دڵێکی زۆر گەرمەوە ئەڕۆینەوە ئیتر بەس دوایی ڕەنگە شتەکە بە دڵی ئێمە نەبێ یاخود زۆر بە دڵمان نەبێ. وڵا زۆر سپاس. من خۆشحاڵم لەوەش خۆشحاڵتر باسی بەرنامەکە و ناوەکەیم کرد. زۆر هەستەکەمی تر بەکاتی عەقڵە بێ قسە بکرێنیە بەدڵنیاییەوە و ئەمڕۆ دەست پێک بوو یەکەم ڕۆژی بڵین شتێک پێڵەن مباشرە یاخود دەست بەکاربوونەوە ئەوەی کە گرنگە بۆ ئێرە ئەتوانم وەکو مامۆستایەکیش پیرۆزبایی ساڵی خوێندن بکەم و هیوادارم ئەگەر بە هیوای من بێ ساڵێکی سەلامەت بڕواوە تووشی هیچ قەیرانێک نەبین هەڵبەز و دابەزی نەکاوەکو ساڵەکانی پێشوو. هاتینەوە ئێمە بەشدار بووین و چوینەوە ناو هۆڵەکانی خۆمان و لە ژوورەکانی خۆمان دانیشتین. پرسیارەکە لێرەوە دەست پێکا وەکو تەحەدە ئایا بەردەوامە بێ ئەم ساڵ؟ ئایا پرۆسی زانکۆیی بە سەلامەتی تێپەڕێ؟ ئایا هۆ قەیرانی دارایی و نەبوونی موچە هۆکارێکە وەکو ساڵەکانی پێشوو بە هەمان شێوە؟ لە دوای دووسێ مانگ هەڵبەز و دابەس لە دوایەوە جارێککە قەرارە دەین قەینا مناڵەکانمان گونا حەبا بڕۆین و لە پرۆسێکی هەڵبزڕکانە پرۆسی خوێندنەکە و کواڵیتی خوێندنەکە لە توپەتەکرێ و دوایڵێن مانگێکی زووتر بێنە پێش بۆی زووتر فریاکەین بڕوا و ئەو ناوی ساڵی ئەکادیمیە پرسیارەکە ئاوا بێت کە جەنابیشت ئەکادیمی دو خۆمە. ئایا لەم پرۆسەیە توانی نایبنی ساڵی خوێندن؟ ئایا دەرەنجام یاخۆ ئاکامانی فێربوون لەو ساڵی خوێندنەیە بۆ گەنجێکی وڵاتی ئەمەدانراوە بۆ خوێندکارەکانماندانراوە؟ ئایا ئەو پەیاما پێچێ؟ ئەو پرسیاران هەمووی هەر پرسیارن یان ئەگەر میش لە تۆی بکەمەرە بێ تۆژۆکو من مامۆسای زانکۆی. پرسیارێکی تر ئەگەر هەموو ئەمانە بە سەلامەتی و ئاراستە بڕۆن ئایا لە یەک ساڵە ئەم دەرەنجە ئەم و ئاکامی فێربوونە دەسەکەوێتەوە؟ پرۆژێکی دوور درێژە وەرزانی لەوە پرۆسی پەروەردە پرۆسەیەکی نادیاری پەنهانە ئاڵۆزە ئاڵنگاریەکانی ئەوەندە زۆر بوون لە ئێستاە ئەگەر لە مێژووی 30 ساڵی پێشێستا 25 ساڵی پێشێستا لە 92 وەکو زانکۆکانی کوردستانە تاوەکو 2015 احتیمالە لە 8 ساڵی شادنە هەر هەمووی باسی گۆڕینی پرۆگرامیی خوێندن نەکراوە نەشمانزانیەوە ئەنی ڕۆشتوین هەندێک شتماندانا و کۆتایی پێات لە دوای 15 دنیایەک پێداویستی و پێدراوە درێ بە تۆ هاوتەریب لەگەڵ ئەمەیە پێداویستە جیهانیەکانیش دێنە گۆڕێ هاوتەریب لەگەڵ ئێمە کرانەوەیەکی تەکنەلۆژی زۆر گەورە ئاکرێ ئەگەر ئێمەش پاسیف بین گەنجەکان زۆر وشارتر مامەڵاکەن هەموو ئەم بەریەکەوتنانە چۆن دروست دەکەیتەوە لێرە
پرسیارەکەمان با لێر و ئابوو ئاراستەیە بۆی بڕۆم دەستپێکی ساڵی تازی خوێندن دەستپێکە ئایا زانکۆیانی کوردستان بە پێ و ساڵ نامەوە یاخۆدە و ڕۆژمێری هەیەە دەستپێکەن بەرنمەیان داناوە وەک خۆیڕە یا جاریچکە هۆکارێک شوێنەکەمان لێ سەنێتەوە وەکەینەوە بەر دەرفەتیەوەی مان بگرین ئایا وەکو ساڵانی ڕابرد و کۆمەڵێ دەنگە دەنگمان تووشە بێ هەندێک لە زانکۆ گەورە حکوومیەکانی بۆن نۆک و سلێمانی کە ئێمەتیین دەرماڵە دەبێتەوە بە قەزیە و تەلەبەکانمان جارێکیکە تووڕەکەنەوە ئەمانە و دەیان پرسیاری تر لە هەمووشی گرنگتر بابی مۆ سەر خۆمان ئایا مامۆستاکانی ئێمە لە ئێستایە بە ڕوحەوەندا ئامادەن واز بێنین چەند تواناییمان هەیە جارێ بەس بە ڕوح ئامادەین بۆی پڕین ناو پۆل ئەمە شۆکارێکە توانین دوای قسەی لەسەرکن بابەتێکی تر کە زۆر گرنگامێ ئایا ئەو پرۆگرامی خوێندنانی ئەمڕۆ کە منەمەوێ بیڵێم ئەویشەوەیە تەواو جێمان کردوەوە لەگەڵ ئەو پێودانگ و ستانداردە دنیایانەی کە داوامان لێکەن سبینە گەنجەکانمان هاوتریب لەگەڵ هەر گەنجی وڵاتی چکە هەم لە ڕووی ئەو کۆزانی کە هەیەی لەو کارامەیە کە هەیەی ئەو توانایی کە هەیە توانێت بەشدار بێ لەسەر ئاستی دنیا کوالیتی خوێنمان لەو ئاراستەیە وەرگیراوە جا پرسیارەکەم نەگەر بۆ زانکۆ حکوومەکانە ئەو بۆ زانکۆ هەلەکانیشە هەمووەمان ئەگەر کۆکەینەوە بەڵێ ساڵی تازی خوێنمان دەست پێ کردووە ئەمڕۆ بڵێن وەکو مامۆستا بەشدار بووین بڕواگەم لە چەند هەفتەی داهاتووە ڕوونەبێتەوە و دەرەکەوێ کەی خوێنکارانیشمان بانگەکەینەوە لە مانگونیەک بۆ دووی کە ئەگەر تاخیرتر نەبێ خوێنکارانی قۆناغیەکیشمان دێن هیوادارم هیواکەی من بگا ئەنی بۆی بکە کە ئەمانەوێ بچینە سەر ئاراستە و ڕاستەڕێ بە ئومێدم دەستخۆش دکتۆرجان هەمان پرسیار بۆ جەنابیشت ئێمە لە ژێر تەموم ینی لە ژێر هەورێکی ڕەشی هی دارایی و هی سیاسی و ئابوووریە بەردەوام هەموو ساڵێک ئەچینەوە ناو ناوەندەکانی خوێندنیش بە تایبەتی هی زانکۆ نازم لای تۆ شتێکی تازە هەیە ئەم ساڵیش تقریبن کۆپی ساڵەکانی ترە بێ پێشێکی هاوڕێجان خۆشحاڵم لێرە لەم بەرنامەیە پێکەوە جارێکی ترکۆ بینەوە بەدەر لە مەژەبە لە دەرەوە لە زانکۆم حیوارانەمان بەردەوامە تقریبا بازنەی خوێندنی باڵا لە کوردستانە ئێمە لە ناو بازنەیەکە ئەخولینەوە لە ناو بازنەیەکە یاریەکەین ساڵانە لە جێگایەکی دیاریکراوە لە مانگی نوێە دام دەست پێکەین لایانی کەم لەم 10 ساڵی ڕابردووە بربەستەکان ڕوونن ینی پێشبینی کراون تا حدێک بربەستی داراییە مانگرتنە داوام نەکردنە بایکۆتە هەموو پرسیارە جددی و سەرکیانەیە کە هاوڕێ بەڕێزم لێرە تەرحی کرد ئەمانە هەمووی بربەست و ئەرقەلەی گرنگن ئاڵنگاری گرنگن کە لە بەردەممان لە بەردەمی ئەم ساڵی خوێن و ساڵێکی تری خوێندن و ساڵێکی تری خوێندنیشان ئەوەی کە لێرەیە گرنگە بچڕاندنی ئەم بازنەیە کە ئێمە تایە خولینەوە و دەرچوونە لەم بازنەیە کە لە هەرێمی کوردستانە هەم خوێندن و هەم کەرتی پەروەردە ئەم خوێندنی باڵا و هەم کەرتی پەروەردەشی تایە بۆ دەرچوون لەم بازنەیە ئێمە پێویستمان بە چەند ئاستێک لە ڕیفۆرمکردن هەیە لە خوێندنی باڵا ئاستی یەکەمی خوێندن ینی ئاستی یەکەمی ڕیفۆرمکردن لە خوێندنی باڵا و لە پەروەردە مۆزۆعی ڕۆیا و ڤیژنە ئەو ڕۆیایە ئەو گۆشەنیگا فەلسەفی و فکریەیە کە تۆ سەیری لێواکەی ئەتەوێت چیت لە خوێندن و لە پەروەردە و لە خوێندنی باڵا ئەتەوێت ئامانجە باڵاکەت ئەو ئامانجە ئەو ئێند گۆڵە ئەو ئامانجی کۆتایی کە هەتا ئەتەوێت چی بێ هەڵبەت کە ئەماڵێم ئێمە لە ناو کۆمەلگەی کوردیا دوو ئاراستی جیازی بیرکردنەوەمان هەیە ئاراستەیەک من ناو مژدەهێنەرانی تاریکی ئەوانەی کە ڕایان وایە هیچ شتێک ناکرێت واقعەکە ناگۆڕێت دنیا تاریکە وازی لێمە ئێمە هیچمان نابێ بە هیچ قوڵاییە ئەنترۆپۆلۆجی و فکرەکانی ئەم ڕۆیایە لە ناو خۆخۆری و لە ناو نابۆبوونی ئینسانی کوردە بە خۆی و بە ڕوئیا و بە مێژوو بە شوناسی خۆی هەڵبەت ئەمەش بابەتێکی سربەخۆیە ئەکرێت لە جێگایەکی تر بگەڕێنەوە سەری ئەم لە خۆ نابووبوونە پەیوەندی بەوەشەوە هەیە کە میلەتی ئێمە زۆر لە ژێر سایستەمکاریە ژیاوە لە ژێر سایستەمکاری ئەوانی ترا ژیاوە حاڵەتێکی تیا دروست کردو حاڵەتی لە خۆ نامۆبوونە بەشێک لەو دنیابینیە کە دنیابینیەکی تاریکە کە ڕای وایە هیچ ناکرێت و ناتوانێت هیچ شتێک لە دنیای خۆی دەستکاری بکە پەیوەندی بەمەوە هەیە دیوێکی تر هەیە کە دیوی مژدەهێنەرانی سەرمایه‌داریە ئەوەی کە ڕای وایە ئەگەر لێرە و لەوێ هەندێک گۆڕانکاری پسکۆلە لە ناو خوێندنی باڵا و پەروەردەیە کرد تاو ئیتر تۆ ئەتوانی ئەو کۆنسپتانەی کە هێنراونەتە ناو دنیای ئێمە کابێ زۆر بە ماوردی و مامەڵی لەگەڵا بکەین یەکێک لەوانە مۆزۆعی بەستنەوەی زانکۆیە بە بازاڕەوەیان بازاڕی کار و ئەوە زۆر بەوردیە بێ مامەڵی لەگەڵا بکەیت لەم نێوەندەیە من پێویستمان بە گرتنی مووقیفی نێوەندە لەم نێوەندەیە سەیری هەردوو ڕوئیاکە بکەین بە تعبیرێکی تر پەروەردە و خوێندنی باڵا بە ناومێدی ناکرێت
هەم پەروەردەم سیاسەتی سروشتێکی هەیە کە پێویستی بۆیە کە ئینسان بە جورعەیەک لە ئومێدەوە بیکە لەگەڵ ئەوەش ئاگداری ئاڵنگارێ واقعی و بربەستەکانی بەردەمی خۆی بەناو کۆمەلگاکەی خۆی خوێنی تو لەو سەرۆواسکی بە پێویستە بە ئومێدە بە دەستێک پێویستە بە ئومێدە بە دەستێکی تریش پێویستە بەوەیە کە ئاگداری ئەو بربەستە واقعیان نەبی کە لە بەردەم تایە بۆیە ئەچمەوە سەرەوەی کە ئێمە پێش هەموو شتێک پێویستمان بە ڕوئایە ئەو ڕوئایەش کە ئێمە لە ناو ژینگەی کۆمەلگەی کوردیا کە کۆمەلگەیەکە لە ژێر سایی ستەمکاری بەحسەوە هاتوۆتە دەرەوە پێویستمان بۆیە وەکو میلەتانی تری دنیا وەکو لایەنی کەم وەکو نمونەی ئەڵمانەکان کە لە دوای ڕوخانی هیتلەر پرسیاری جدی لەوەکەن کە ئێمە ئایدیای زانکۆ بیرۆکەی زانکۆ خوێندن چیەوە چیمان لێ ئەوێ یەکێک لە گرنگترین ڕائەکانەوەیە کە وەزیفەی خوێندنی باڵا هەر تەنها پێدانی بڕوانامەیەک و کۆمەڵێک وانە نییە بە پلەی یەکەم دروستکردنی هاوڵاتیەکی ئەکتیڤ و کارە ئەم هاوڵاتیە خەمی گشتی هەیە بەشداری گشتیەکات لە وڵاتەکەی خۆی و لە کۆمەلگاکەی خۆیان ئەکتیڤە و خەمی گشتی هەیە لە پاڵ ئەمەیە وەزیفەی دووەمی خوێندنی باڵا وەزیفەیەکە یان زانکۆوەیە کە بە ڕەخنەی سیرکردنی هەموو ئەو شتانەیە کە وادا ئەندرێن کە ئەمانە بە ڕەخنەی سیر ناکرێن ئەوەیە بەدیهاتن ئەوەیە کە هەموو بەدیهاتەکان هەموو ئەو فاکت و واقعانەی کە هەن چ فاکت و واقع کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و زانستەکان بێ هەموومانە بخاتە ژێر پرسیارەوە بە تعبیرێکی تر ئیشی زانکۆ ئەو سپەیس و کاتەیە بۆ بیرکردنەوەی ڕەخنەی و تێڕامان بۆ بیرکردنەوەی داهێنەرانە ئەمە ئەو ڕوئایەیە کە ئەبێ جارێکی تر لایەنی کەم ئێمەمانان لە پێداگۆجی بانگەشەی بۆکەین کە ئەبێ فەلسفەی خوێندنی باڵا و پەروەردەی لەسەر دابڕێژرێتەوە جارێکی تر هەڵبەت 30 ساڵە لە کوردستانە بانگەواز هەیە بۆ ڕیفۆرمکردن بەڵام ئەم ڕیفۆرمکردنە زۆر بەوازەحی ئەزانین چی ڕەتەکەینەوە چیمان ناوێ بەڵام بەوازەحی نازانین چیمان ناوێ گرنگە بزانین کە لە پاڵ ڕەتکردنەوەی ئەو واقعەیە ئێمە گوتارێکی بەدیل و ڕوئایەکی بەدیلیش بخەینە ڕۆ دەستخۆش دێمەولاد مامۆستاجان حەزەکەم پرسیار بکەین لەسەرەوەی ئێمە لە بەردەم دوو لەدبوونێکی گەورەیین لە ڕەوشی خوێندنی باڵاوەکو چۆن لە پەروەردەی هەمان جاران بەس زانکۆی حکومیمان هەبوو ئێستا لە پاڵ زانکۆی حکومیە زانکۆی ئەهلیش قوت بۆتەوە مۆدێلێکەیە لێرەش مۆدێلەکەیە ینی دوو مۆدلی جیاوازن ئەمانە دوو ئەکرێت و جۆر ئینسانی جیاوازیش بەرهەم بێنن وەگەر واز لە دیوە مارکسی و ئەوەی چینایەتەکەی بینین کە دوو جۆر لە خەڵک دروستەکە ئەوانە بەڵام لە ئاستی دنیا بینی شاڕەنگە دوو جۆر لین کە ئەم دابەشبوونە بەسەر خوێندنی ئەهلی و خوێندنی حکومیە تحدایەکە یاخود دەرفەتێکە بۆی کە خوێندن هەمەڕەنگ بێ و ئێمە بەر کۆمەڵێک ڕوئای جیاواز بکەین وڵایی مامۆساسین من زۆرە ترسم لەوە و دەرەنجامەکانیشی دەرکەوتووە سەراحەتن ئەگەر سەیری پرۆسەی خوێندنی ئەمەی پێوتی ئەداڵت ئێجوکیشن کە ئیتر لە سەروی هەژدەوە زانکۆکان نەگرێتەوە تو کۆمەڵی فەلسەفەت هەیە بۆ پرۆسی پەروەردە هەرێمی کوردستان و عێراق خاوەنی هیچیان نییە سا نازانین بیهێڤریستە نە سلوکیە نە پرۆگرسیڤە نە هیومانیستیکە نە ڕادیکاڵە نە لیبراڵە تو کامیانی یعنی وەرە تۆ سلۆگەنێک دروش بەوە خۆڵ بژێرە بڵێ من ئەمێ گەنجەکان ماوە پەروەردەکەم باشە خۆی ترسناکیەکە لەوەیە کە هاتن لە پەروەردەوە ئەم پرۆسەی خوێنی تایبەتیانێنە بە بەڵگەی چی فەلسەفەی پەروەردی تورکی لێرە هەیە فەڕەنسی هەیە بریتانی هەیە ئەمریکی هەیە کۆری هەیە بەس کوردی نییە باشە تۆ مناڵێک پەروەرداکەی 12 ساڵەیەنی تەزانکۆ دێ لە دوای 3 ساڵێ منیش فێر نابم بۆ چکە ئەو فەلسەفەی پێی پەروەردەکراوە لەوێ جاریشکە تووشی دابچڕانە بێ ینی تۆ هەر کۆمیونیتی ئەم کۆمەڵگەی خۆمان لە توپەت کردووە تەنانەت لە تاوەرێکی 15 قاتی شوقەیەکە ئێستا مناڵەکانی کۆکەرەوە دابشیان کە دابش من بەسەر 5 فەلسەفەی پەروەردەیە من قۆم بە فعلی ئەوم ئەیبینی و ترسناکی کاتێکە ئیشی پەروەردە بریتە لەوەی کە یەک هاوڵاتی بەرەم بێنە نەک ئەوەی کە هەمەڕەنگی بکوژە بەس هاوڵاتێک بەرەمێنە کە لە بنەما و لە گیانبینی و لە بەهاکانە نزیک من لێکەوە سپاس چەند باسیەوەکەین کاتێککە فەلسەفە فەڕەنسا فەلسەفێکی پەروەردە بۆ خۆی هەڵەبژێرێ بۆ ئەو قڕوخۆڵی خۆی هەڵەبژێرە بۆ خشتێکی باشی لە دروست بێ هەموو جارە لە پێداگۆزی نمونەیەگەن مۆڵە بە پێی گڵەکەی خۆمان خش دروستکەین من لە چەمچەماڵ خش دروستکەم چل بە چل دروست دەکەم چکە گڵەکەی تەنوری پێ دروست دەکەم بەس لە شارواژێر دە بە 15 پێ دروست دەکەم من نەزانم کوردستان چی پێویستە لەبەر فەلسەفەی شوێنێک بۆی نابێت دایمە بینی سە قۆناغی یەڵەزدانەوەیین گەنجەکانمان یەڵنجیان دێ بۆ لەبەر بەهایتیان نیە پرۆسەی پەروەردەکە ئەوەی چێکە لەو ترسناکیانی سا توشمانە بێ یعنی سا بڵێ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵای هەرێمی کوردستان ئەوەی چێکە لەو کێشانە ئێمە شتێکمان هەیە لە هەموو دنیا پێڵەن چوارچێوەکاری شیانی نیشتیمانی کاگاسین
من کێشەم نیە حەزەکەی بە 5 وەزیریان هەبێ وەزیری پەروەردە جیابێ وەزیر خوێنی باڵەر جیابی کێشەمان نییە بەس ترسناکە لە پێی دنیا کفرە تۆ نەزانی لە پریف سکوڵ کە پێوترێ باخچەی ساوایان هەتا PhD ئەبێ یەک ڕاستە ڕێ هەبێ وەکو یاری بەریدەکە 100 متر بیدەنە دەست یەک چکە تی منەمان پێکەوە دایم تووشێم جەدە لە بێنزانتیە بوون ئەو ئەڵێ ئەوە مامۆستاکەی توێ بۆ پەروەردە توێژەڵ تەلەبەکەی 12 توێ ناگەنە نەتیجە لەی شوێنێکی دنیاوان نییە ئەمە چاکرێ لەوە قسەی هاوڕێم مامۆستەمەڵێم ئایا چیمانێ ئێمە ناشنال کوالیفیکیشن فرێمۆرکمانێ ئێستا ئێمە چوارچێوەکاری شیانی نیشتیمانیمانەوێ پرۆسەی هەموو دنیا لەسەر سێتەوە ڕێسا بنیادی پەروەردەدانراوە تا چەند کۆزانی فێرەکەی لەکوێیە تا چەند کارامەیەکەی ولا تا چەند توانایەکانی بەرزەکەی ئێمە ئێستا هاتوین پۆلی 1970 ناوەندی بنەڕەتیەکامی کە هەیە ئەیهێنی هەندێک منهەجی تایە لە دوی زانکۆ ئەدڤانسترە ئەو نیشانەیەگا لێ نەبوونە بە بەڵگە بینەری بەڕێز گوێی لێمە با سێریشی دەرسی بایۆلۆجی بکە لە پۆلی 1970 ناوەندی سێریشی ئینگلیزیەکە بکە و با بگەڕێتەوە بۆ مەرحەلەیەک و دوی فەندەمێنتاڵەکانی ناو زانکۆ هەر بەڵگەیەکی زۆر ڕوون ئەلێرە بۆ تەلەبە تووشی جۆرێک لە یەئز بێ کە دێت ئەو پێشتر شتێکی خوێندووە لێرە دووبارە ئەکرێتوانی حتا من لە کۆلێژی هونەر هەستم بەوە کردوانی تەلەبە هێڵە من لە معهد ئەمەم خوێندووە پێویست ناکاهینکەم ینی لە ڕاستیانی کاتێکە خەریکی منهەجی خوێندن بین لە جەنابەت ئاگاداریانی لە بۆڵۆنیا پرۆسسوە ینی بەردەوام بەر ئەوە کەوتین پرسیارم لە تەلەبەکانەکەن بۆ نمونە تۆ لە معهد چیت خوێندووە لەو بەشەی خۆتا لە شێوەکاری لە شانۆ لە موزیکاڵە ئەمەم خوێندوە بەس لێرە دێم سێرەکەم هەر بۆ مستەوایی کە لە مەحەدا خوێنمە دووبارە ئەکرێتەوە من هەز بە مەلەلەکەم هەز بە یەئسەکەم کە ئەمە دووبارە بێت بالفعل ئەوە هەست دەکەین ئەڵقەکان بچڕاوە تێیدەم بۆ قسەی جەنابەت هەر باسی پیاژوی بۆڵۆنیاشە کرد پێڵێم پێواژۆ یەکیشی لەو کارکتەرە گەورانی کە شتیا کردو کاتێک کە باسی پیاژوی بۆڵۆنیاکەین بە ڕێزواگنەر سەب بۆ نمونە زۆرێک لە عزیزانیە مامۆستاکانمان هاوڕێکانمان باسی کەس نەکەین هەر جۆرێک لە پاڵنانەیە نامەوێت بێ بۆڵۆنیا بۆچی باشە ئەنی چێک لەو خاڵانی کە دەستی پێکرد بۆڵۆنیا بۆ دروست بوو سێ خاڵی زۆر سەرێکی بوو بەڕێزواگنەر زۆر گرنگ ئاماژەی پێکە کەیچکە لە ئیملاقەکان باوکی بۆڵۆنیا پرۆسس و پێداگۆدینە بڵێن ECTS و کرێدیتی ECTS ئەڵێ لەبەرەوە هەستمان کرد قەیرانی دارایی زۆر فراوان بوو گەورە بوو هەڵست قشال لە ئەوروپا هەستمان بۆ کرد گەنجەکانمان وڵات کۆژەکەن هەستەکەن عەقڵەکانمانە ڕۆنە دەرەوە ئەم سێ خاڵارسیشی لە کوردستان نەک هەستەکەن بووە ئەکەواتە بۆی بۆڵۆنیا زەڕور بوو گەورەترین شعارمان بەرز کردەوە هاڕۆم مامۆستا ماماژەی پێکرێ وشێ بازاڕی کار پێویستت بەوەیە تۆ گەنجەکان ئامادەیەکی بۆ بازاڕی کار ئەکرێ پێم بڵێ بازاڕی شوێ پرسیارە تۆ مامۆستامان ڕەنگ مامۆستاکانمان بە سیڤەکانی و بڕۆن لە یەکەم ئینتەرویو ڕەمی فایرکرێن دەرکردن دەرە بڵێ نامەوێت زای سەبەب چیە نەتیجەکەەوە نییە ئامادە نیت بە معریفەیەکی باش مەهارەیە ماهیر نیت نمونەیەکە مجارێ جێڕمۆڕم بێ شمولێر سێکمان کە بە لە خۆمانەوە دەست پێ بکەین لە سیڤەکانمان نووسیمە کۆمپیوتەر سکیڵە زانی باڵنووسێتی مایکرۆسۆفت ئۆفیس ئەڵێ زانم ئەڵێ زۆر باشە تێبڵێ نازانێت دروستکە ئێگزڵی 4 جار بەکار نێنە ئۆفیس هەموو یەکرێتم ینی تەماشاکە ئەم فێڵ لە خۆکردنە وای لێ کردوین گەشتوینە قۆناغێک هەستەکەی نسا پچڕانی سەریع ڕووەدا بۆیە باسی 15کەم پرۆسەی پەروەردە زۆر خێراتر بوو و لەسەر ئاستی دنیا و دوای کۆڤید هات بەسەریا وی ساش AI هات ڕەنگە دواتیش جەناب ئاماژەی بەڵێ پێکمان ئاماژەی پێ حەزەکەم ینی هەر ئەو پرسە نزیکە لەوە زانکۆ ئەگەر هینەکەم ینی بەرجەستەکردنەکەم دروست نەبووە توانی بڵی وانە زانکۆ لە حەلەبەیەگە چێ لە ستیجێگە چێ کە کۆمەڵی خەڵک ئامادە کراون بێن شەڕی تیا بکەن ینی تەراتیبێتکیش ئێستا بۆ نمونە ئەوەی کە لە 12 دەرەجێنە ئەو فەوزایی کە لە تۆڕە کۆمەڵاتەکانە بینی کامێراکانە چنە ماڵەکانەوە ئەوەی کە سەی هێناوە بێگومان ئەچێتە کوێوی سەی هێناوە ئەچێتە کۆلێژی پزیشکی ئەی بەشەکانی تر هیچ هەستەکەم زانکۆ بووە بە شوێنی شەڕەبۆکزی نێوان کۆمەڵی خەڵک کە بە دەرەجی بەرزەواتون کۆمەڵی خەڵک بە دەرەجی نزمەوە هاتوون نازانم ئەو وێنایە ڕاستەوە بۆچی ئێمە ئەم شوێنەی ئێمە ئەم چوار دیواری ئێمە کە دەرسی تیاڵێنەوە بۆ بەزانکۆ ئەم شەڕەفرێ درێتە ناو ئەم شوێنەی ئەمە ئەو یەکێکە لەو پرسیارانەی بەردەوام لە مانگی نۆدایە لەمەکرێکە فێرخوازەکانی قۆناغی 12 ئەڵێ ئەستاس چی بکەین ڕاستی منە پرسیارە لە وەڵامێکم بۆی نیە زۆر حەزەکەم جۆم لە وەڵامی بابەتێکی زۆر گرنگە هەموو کاتێکیش کە ئەو پرسیارم لێکرێ خۆم لەگەڵ ئاجارێکی تر بیرەکەمەوە
ئەمە جۆرێکە بەڕاستی ئەگەر دەرفەت هەبێت یان لە جارێکی ترابێنەوە سەری جۆرێکە خۆش ئاماژە بە پێش بەرنمەکە بە جۆرێک لە توندوتیژی کرد. ئەمەی لە کوردستان هەیە ئێستا جۆرێکە لە توندوتیژی، بەڵام هەر پەیوەندی بە دەرچوون و نمرەکەەوە نییە، پەیوەندی بە شێوازی دانانی پرسیارەوە هەیە. ئەم فۆرمە تەقلیدیە لە ئیمتیحانکردنەوەی کاڵێ بیبژێرە و بیژمێرە و کە ئیمتیحانی زاکیرەی ئینسانەکە لەو هەڕەمەی کە هەیە لەو تەدەڕوجەی کە هەیە بلوم هەڕەمەکەی بلوم زاکیرە و یادەوەری لە خواری خوارەوە. پرسیارەکانی ئێمە لە شەشی ئاماد ئادادیەوە سیستمە کۆنەکەم منجی لە کۆنەکەم ئەڵم شەشی ئادادی شەشی ئامادەی دوانزەی ئامادەی لەوێەوە بیگرە هەتاوەکو خوێندنی باڵا هەتاوەکو پرسیارەکانی خوێندنی باڵای دوێنێپێرەهی ماسەر و دکتۆرە کە پار ساڵ ڕاگەێنراوە پرسیارن لە زاکیرە. ئەمە یەکێکە لە بیرمەندێک قسێکی زۆر جوانیاڵە لە 20 ساڵی قسەکەی ئەو ڕادیکاڵە لە 20 ساڵی داهاتوە ڕەنگە ئەو جۆرە لە پرسیار کە من یەکسەر تۆ بەیانی سەعاهەش لە خەو هەڵەسیت و بە هەزار سترێسەوە ئەچی بۆ تاقیکردنەوە منیش پێ دەڵێم فلانە کەس لە فلان ساڵە لەو جێگایە پژمیوە چێوتێتی پێی بڵێ ئەلحەمدولیلا. ئەو جۆرە لە پرسیار بە فۆرمێک لە فۆرمەکانی پێشێلکردنی مافی مرۆڤ ڕەنگە لە 20 ساڵی داهاتووە بە شەرێت و پێگەیشتەکانی بگا بە جێگایەک ئەم جۆرە لە پرسیار بە پرسیارێکی تونند و تیژانە دانرێ. ئەمە بەسمەوەیە کە لە کوردستان ئەمە پێویستمان بە جۆرێک لە فەلسفەی دانانی پرسیارەکە پرسیار بێ بۆ تێڕامان، پرسیار بێ بۆ بیرکردنەوەی ڕەخنەیی، پرسیار بێ بۆ ئەوەی کە ئەم ئینسانە فێر ببێ و بتوانێت یارمەتی با بۆی فێربوونی قوڵ بێ. دیسانەوەکەیەتە سەر مەسەلەی لەکوێ وەربگیری و من لەکوێ وەرنەگیرێم ئەو گرنگیە زۆری کە ئەدرێ بە هەندێک لە بەشەکان هەڵبەت ئەمە لە زۆر کۆمەلگای دنیاشاوا هەیە ینی لە کۆمەلگە پێشکەوتەوەکانی دنیاش ئەمەش ئاساییە تا حدێک ئەمە ئاساییە، بەڵام ئەو پرۆسەی تری کە مەسەلەن ئەو شۆی کە دەیەکەمەکە ئەمە حەقی خۆیەتی سوپاس و پێزانین کە من باسی ئەوە ناکەم، بەڵام تۆ دەکەس لە ناو نزیکی 100,000 کەسە خەڵاتەکەی ئەی 900,000 کەسەکەی تریچی ئەم جۆرە لە ژیانی هەر بۆ نمونەیەک بێنینەوە 90 هێناوە هینەکە لە بەروی لە ڕیزبندەکە کامێراکەکە لەسەر ئەو نیە دانێکی تر 96 پوین بۆ نمونە 96 هێناوەکە لەسەرەوە. ئێمە پێویستمان بەوەیە کە گفتوگۆکە بگۆڕین بە ئاراستەیەکی تر با یەک پرسیاری زۆر ڕاشقالێ بکە ئەمە جۆرێک نییە لە تونند و تیژی بەرامبەر ئەو تەلەبانی تر ویسمەوە بڵێم پێم وایە بێوازی لێبێنین وانە ئەمە جۆرێکە فۆرمێکە لە فۆرمەکانی تونند و تیژی کە نەک هەر ئەو دەکەسەش کە لە ناو ئەم پرۆسەیەیان ئەوانیش بە فۆرمێک لە فۆرمەکان ئەبنەوە بە قوربانی ئەم ڕووناکیە چکە ئەوی ژوازانەی تەواوەکەنەوەی هێناوە ڕەنگەس بەدڵشکان هەستەکە هێشتا کەمە هێشتا پرسیارێکی ترێ لێ بکەم باشمە سەر ئەوەی کە ئۆکێ ئەم بارگۆڕانە ئەگەر ئەمەمان نەویستیان هەستمان کرد ئەمە گفتوگۆکە چی لێ بکەین ئێستا ڕەنگە خەڵکێک گوێ لێ ئەمە بێ کە دەرچووی پۆلی دوانزەیە چی بکات کە نمرەیەکی نەهێناوە نمرەکەی من خۆم لە ژیانمە قەناعەتم بە نمرە و نمرەکاری نەبووە قەت فان و جمهوری نمرەی بەرز و ئەو شتانە نەبووم خۆشبەختانە قەتیش نمهێناوە ینی بەشی پێویست باش بووم بەڵام قەت قەناعەتم بڕوان بە نمرە و ئەوانە نەبووە بڕۆم بزانم دەخیکەم و بینوس نازانم قسەیەکی خۆم دووجار بکەمەوە بۆیە پرسیارەکە یا وەڵامەکە لەوایە کە هەر گەنجە گەستە گوێی لێمانەیان هەر کەسێک سوودێک لەم گفتوگوۆیە بینێ ئەوەیە کە شتێک بدۆزەرەوە کە زۆر حەز لێی بێ پاشنێک شتێک کە شەغەف ئەوە ئینگلیزەکەوەینەکەەوەی کە تۆ عشقێکە بۆی هەبێ و خۆشەویستیەکە هەبێ بۆی کە بڕۆی دوای بکەوی. هەموو جارێک من کێتە سەر و مناقەشەیە برادەکانی سوعبەتم لەگەڵاکەن کە ئێتە سەر فکری سیاسی ئەڵم زۆر خۆشحاڵم کە نانی ژیانم بە بوارێک پیاکەم کە فکری سیاسی لە هەموو شتێکی ترم زیاتر حەز لێیە ئەرستۆ ئەفلاتون و جۆن ستیوارت میڵەڵێمەوە و نانی ژیانم بەوە پیاکەم ئەوە پەیوەندی من لە تۆ خۆشبەخترم من پارەم بە کتێب پیاکرد کتێب بەخوێنەوە چون بەرنامە لەسەر کردەوە ئەو شەغەفا ئەو پاشنە لە ژیانە بۆ شتێک زۆر خۆشە کە ئەگەر بە خۆڕایش بێت کە ئەگەر بە خۆڕایش بێت و هەریکەی ئینسان لەوەیە سەرکەوتووە بێ نمرە گرنگ نییە زۆر جوان لە بێکاریەوە بیگرە بۆ تۆ لە سینەماوە بیگرە بۆ سیاسە لە کشتتوکاڵەوە بیگرە بۆ نازانم هەر بەشێکی ترکە لە وڵاتەیە زۆر ڕووناکی ناکەوێتە سەر لە بەرەوەی فێرخوازەکە بە 50 بە 60ەوە ئەیڕ ئەوە گرنگ نییە گرنگ ئەو پاشن و حەزەیە کە تۆ لەم بوارەیە حەزێکی لێتی کلیکێک لە مێشک و لە دڵ تا ڕوویە کە لەگەڵ ئەم بوارەیە ئەتەوێ بەردەوام بێ ئەمە گرنگە ئەمە ئینسان تازەترین تیۆری بواری سایکۆلۆژیش تیۆری تەوژمە کە میهالی چێکزن میهالیە چۆن حەز
لەگەڵ ئەو شتەی کە فیدباکی سەریعتیاتی و ئەتوانی پێی بژی ئەگەر یەک بگرێت تەوژم دروستەکە حاڵەتی تەوژمیش دایم ئینسان دڵخۆشەکە بۆ یاریزانەکان هونەرمەندەکان لە پلەی سەرەوەی جۆرێک لە ئاسوودەیان بەڵام دکتۆرەکان مهندیسەکان ئەوانە دایم خەمۆکوکینەوە دیراسەکەی تەمان 8,000 سامپڵی هەیە بۆ کە ئیشی تاکرۆمی هالیچێک زنبیهالی تۆرێکی زۆر سەرنجڕاکێش نمونەیەکی زۆر سەرنجڕاکێشەیە کە یاریزانێکی ڕاکردنی دوورمەودا لە ئیسپانیا کەسێک کۆمنتی لەسەرەیە ئەڵێ من دیقەتم یا ئەو کوڕە کە لەو گەرمایی هاوینە ڕای ئەکرد بەناو ئەو بیابانەیە ڕەفیقەکانی تری هەمووی لە دواوە لە ماندووبوون و ئەوانە عرەقێکی زۆریان کردو جەستەیان هیلاکە بەس ئەم کوڕە چونکە عشق و حەزێکی جیاوازی بۆ ڕاکردنەکەی ئەویت کە ڕایەکرد دەستی ئەیا لە گڵۆکانی دەوروبەری و زۆر بە عشق و ئەوانەوە عرەق و شتەکانی ئەسری و ڕایەکردو شتانەوە دەزانی ئەم کەسە هینە چێژێکی زۆر لەو ماندووبوونا بینێ لە ناو ئەو سەحرایی بیابانەی ئیسپانیا لە هاوینە ینی ئەوە هەستەکەم ئەو لەحظەیە کە هەم تۆ باسە کردووەم لەو نمونەیە هەیە زۆر گرنگە مەسەلەن گەنجەکانی خۆمان لەسەرەوە ڕابێنین بڵین نمرە و پزیشکی و ئەندازیاری ئەوانە ئەوە وەڵامەکە نییە جیمکاریش قسێکی جوانی هەیە لە من حەزەکەم هەموو کەسێک خەونەکەی بێتە دی بۆی بزانێ ئەوە وەڵامی پرسیارەکە نییە وەڵامی پرسیارەکە لە شوێنێکی ترە بەڵاڕاست لە کاری VS کاری پێمەبینەکەی جیمکاری VS جێمکاریەکەی دیکۆمنتەر پرسیاری ئینەڵێ هەمیشە هەموو دەوڵەمەند بوون کەس دڵخۆش ناکەن لەبەر خۆ دەوڵەمەنی ئەموو داوبان کەس دڵخۆش ناکە بەختەوەر ناکەن لەبەر خۆت میوادار مەرەموتان دەوڵەمەند بنووە موتان بەناوبانگم بۆی بزانین کە ڕاستەکەم بۆی بزانین کە وەڵامەکە لەوێنە بەڵێ ئەمە پرسیار لە تۆکەم لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکانە ئێستا شتێکی ئەلگۆریزمی پێوتریان خوارزمیاتەوە ئاراستەتەکە بۆ شوێنێک یعنی هەز ناکەی خوێندنی ئێمە سێرکەڵەکانی پێش زانکۆ وا دیزاین کراون کە تەلەبە ئاراستاکەن بۆ شوێنێک و ئەمەش گرفتێکی بۆ ئێمە وەکو مامۆسای زانکۆ بۆ کەرتی خوێندنی باڵاش دروستەوەی کە لە شتانی پێ دقیقەر تەئیدەن هەر بۆی سێکڵەکە تەواوکەم چکە هەمان جەدەلە ماوەی ساڵێکە ئیش لەسەر بابەتێک کەم خەریکە گەنگەشەیەکەم بەس ئەبێ باسیکەم لە بۆی وەڵامە بە بینەری بەڕێزی گوێی لەبێ لەسەر تیرۆریزمی کوشت و کاڵی لە چەمکەکە و خۆی تێبوو ئەگری تیرۆریزم ڕێمە بڵێن تۆ بۆ چیە زانین لە تیرۆریزم وەکو چەمکە سیاسەکە نا وەکو چەمکە کۆمەڵناسیەکە نا وەکو چەمکەی کە بەڵێ دەسەبەی بۆ خیارێ 4-5 جار هەڵە سوڕێنیا لەبێ توش سەرەتانم نەکاوش تیرۆرە ئاوە بۆی چوو هەستەکەم ئێستا ئێدی و تیرۆریزمیش خەریکە دروستەوە کە دروست بوو تیرۆریزم لە پرۆسەی پەروەردە نەگەوەی گەنجێک لە ئەمریکا خەڵکە کوژێەوە نا یعنی کوڕێکی محەممەد عەلی غەڵەت نەبم باوکو دایکی مامۆستان لەگەڵ ئێمە ساڵی پارێکەمی هەرێم بوو سەتیە نام شتی شوێنە کوڕێکی سەلاروە وتی منە چم بیرکاریە خوێنم چاوڕێی دەستخۆشیوە نیە 1 ملیۆن قسەی پێوترە ڕاست ئەیلەوە ئێ باشە ئەم گەنجاڵە ناچمە تۆ بیان ئەگەر ئەو تەوژمە ویستم ئەلیەوە داخڵ بڵێ ئێ باش کاک محەممەدڵ ناچم بۆ تۆ سەتی شمێنەوە کچێکیکان ناسم شایان خان یەکەمی هەرێم بوو چوو بۆ لوغاتی ئینگلیزی بە دوای حەزەی کەوتوە ئەمەشمان هەیە بەڵام ئەو ئالگۆریزمەی کە ئێستا جەنابە باسێکی کە ئەتەوێ بۆ ئاراستەیە لە بروێگە تۆ 100 بێن یەگەر نەچی بۆ تۆپ نەنجیە ئەوە جەهلێکی گەورە لە پشتێوەیەتی خەریکە نوخبێ من بۆیە باسی و دوونمونەیەم کردم دواناناسم سەڕنگ بینەری بەڕێز کۆمەڵی نمونی تری لابێ خەڵکمانەیە لەوی بەجێشتوە تو شوێنەگرم بێت تۆ جێ پێکەنین بێ بووی خەریکە تەوژمێکی کەش دێ دژە تەوژمی ئەمەیە ئابۆی بترسین لەوەی کە مادام سوۆشیال میدیا چیمان پێڵێ من ببورن ڕێزم بۆ هەم وەزارەتی پەروەردە بۆ ئەو فەوزایە بەڵام خۆیەوە تیرۆر بۆ زانی ئەزای چەند کەسی تۆقان چەند کەسی ترسان خوڕپە بە دڵی چەند دایک و باوکات بۆ تەلەفۆن بۆ ئێمە نەکرا ئەی تۆ پێونوتم من دەرەجەکەم باشە بێ ئەلێەوە بیگرە وەرە دیقەت باتادیتە سەروتر بۆ ناو زانکۆکان لە ئەعلانکردنی لیستی ناوێک بۆ ماستەر ناوی هاتۆ یان نا لە تێستێکی زمانی ئینگلیزی تۆ هەمووی خوورپانە هەمووی ئەگەر پۆڵێن بەندیکە خۆ تۆی چیچی لە سۆسیۆلۆجیستەکان ئەگەر جوان سەریکەی ئەمە بەشێنین لە تیرۆر دیوێکی تری دکتۆر ینی ئەم سێرکڵانی پێش زانکۆ ئەم بازنەی خوێندانی پێش زانکۆ ینی بۆ نمونە زۆر تەرکیزەکرێتە سەر بایۆلۆجی زۆر تەرکیزەکرێتە سەر ماتماتیک زۆر تەرکیزەکرێتە سەر ئەو زانستە پەتیانە باوەڕ ئەو زانستانەی کە تەلەبە بە ئاراستەیە کابن کە لە زانکۆ لە شوێنەکە خۆی دەست بۆ نمونە وانی هونەر کە من مامۆسام لە کۆلێژی هونەر ینی هیچ تەحفیزێک نبینم لەناو ئەو مەگەر مەکتەبە ئەهلیەکان ئەیش بەهۆی زۆری داوام و لەبەرەوەی کە کاتیان هەیە ئەتوانن دەستی هونەریان هەبێ ینی ئەم ئیهمالکردنی بەشێکی زۆر نمونە ئیهمالکردنی مێژوو تەلەبە هین نەکانی کاریگەریەکانی لەسەر لایەنە کۆمەڵایەتیەکەی ژیانی ئێمە چۆنە بێ و لە زانکۆش ئەو کاریگەرەکەی چۆنە مامۆساسین بە یەک نمونێ حەی بۆی زیندوو بۆی بیبین یانی تۆ لە سلێمانی لە
سەر بەرزەپردەکەەوە سەرکەوە داخڵ بە ناوی چێشخانەکان نایانم چێشخانە مەتەمەنی دەست پێکەیت لە دوایەوە کاڕووی تۆزی تریتر بێتە سەیدەلی چێشخانە سەیدەلی چێشخانە سەیدەلی بە دوایەکە لازم و مەلزوو من تو ئاورد بەرەوەلی لێرە شتێکی زۆر غەریبە بەلاو دروستە بەیانی هەردووشان ئەم دوانەوەکم وتۆدا خەبەری چالیاتۆ لێرە پێتەڵێڵێ ئەگەر بتەوێ ئەمانەتە بێ بچی بۆ زانستە پەتیانە بەڵام چەند کتێبخانەی بچکۆلە دروست بووە گەریچێک دانیشە بیرکاتەوەی کە خۆتە لە باشە لە چەند شوێنە دانیشتووی پێویستە بەوەیە جۆ لە ڤڕەڤڕ نەبێ شوێنێکە بۆ دروست کراوە بەس بە هێمنی دانیشی بە کپی دانیشی وەکو شوێنێک بۆ بیرکردنەوەی هەر گەنج لە کام پارکا دانیشتوی بڵێ لەم پارکا کەس نابێ قسە بکە بۆی بێدەنگ بێ ئەو جەوە دروستکەی بووە ئەو شارێ لە چووە درۆ زانستە مرۆیەکانەوە دێ ئێمە لێرە ئەم پرۆسی تەهمیشکردنە و زەقکردنەوەی ئەم زانستە پەتیانە بە هەمووی ئەسم زەڕورن کەزەی بتوانە بەس وڵاتانی زیندوو پێش بەرنامەکە باسیەوەما کرد یابان نمونەیەشی باڵایە لەو زانستە پەتیانە بەڵام ئێستا بە هەموو حکومەت بێدادیان بەدەستەوەی ئەو خەڵکە چۆن ڕێکەنەوە جاتی پێیان ڕێک نابێت چکە سیفەتی مرۆڤبوونیان خەریکە لە دەستا بەڵێ تر ئەوانە سیفەتی مردنیشیان نابێت پێ بووتێ بە سیفەتی تریان پێ بچێت چکە ئەپسێن لە شوێنەکە لەبەرەوە تۆ لێرە پێویستمان بچیە من سەورەکەم بۆی نەڵێ ئەو زۆر تەرکیزکردنە سەر ئەو زانستە پەتیانانی یابانی تووشی کێشێکرەوە کە بۆ نمونە بەردەوام کەسێک چۆکوی ئیلۆن ماسک لە هینەکەیەوە لە ئەکاونتەکەی خۆی لە ئەکسەوە بەردەوام مەڵێ 2016 دیتر یابان وڵاتێک نامێنێت بناوی یابان لەبەری گەرمیتیانەماوە پەیوەندیتیانە ماوە عشق و ڕۆمانسێت و سێکسیتیانە ماوە جودبوونی هینەکانیتان ژیان کوژاوەوە وەت مناڵ ناخەنەوە یەکێک لە کێشەکانی جا بۆی ئەم پەیامە بێنینەوە بۆ زانکۆکانی خۆمان و بۆ کوردستان هەندێک شتێن نۆرمە لەبەروی سا زانکۆ ڕۆڵ باڕازگۆ بین زانکۆکانمان ڕۆڵی پێشڕەوێتی لە دەستداوە هەندێک شتی زۆر باو سوشیال میدیا ڕۆڵێکی زۆرە بینێ هەندێک خەڵکی زۆر نەزانە بنە پابلیک فیگەر زانیاری نادروستە دەن لەمەوە بووە سەن نمونەیەکی زۆر بچووگە من تۆ دووسێ قسەی جدی بکەینێکی گوێ لێ بێڵێ و فەلسەفانیان ینی فەلسەفە شەتیمە ینی جنێوە پێدەدرێت ڕاست تۆ پێداڵ قسەی ناو کتێبە بەڵێ ساویستم بێم ویستم ئەمە باسکەم کە هەنی وشەی فەلسەفاندن وەک وایە ینی زۆر بە خراپی بڵێ بێدەنگ بە دەمت داخە ئێکە تو جۆت لە مابێ ئیتر خەڵک ناوێرە دەست بۆ ئەوە بەرێ لەبەرەوە ڕنگ بێ هۆکارێ بێ من بۆ مطلقی نیە بیرکاری نییە لەبەرەوە خەڵکی کێم ڕنگ بێ بترسێ گەنجێک بڵێ بۆ بچم بۆ قسمی فەلسەفە بنمونەیەکی بچوو هەموو دنیا جوگرافیە ئێمە تا ئێستا ئەم باو باپیرانمان نەبێ ئێستا لە سا هەفتیان شارە بپرسە بڵێ بە ڕەشەبا و شەماڵ فەرقیان چییە هەمووی دایرێکشنیە باو باپیرمان زانیوانە سەر نازانین مێژوو لە ئەم شاری سلێمانی ئێستا بپرسە بڵێ هەر چوار پارچەی کوردستان چەند پارێزگایە وەڵامە دروستە لە سا دووش دەست ناکەوێت باشە ئەمە مێژوود نازانی جوگرافیا و نازانی ئایا چەند فەلسەفەی دەروونناسی و کۆمەڵاسی بۆ خۆت و بۆ مناڵەکان دەزانی ئەمە ئەو پرسیارە سادانن بۆ من و تۆ نابووی بینەری بە ڕێزی جواب بگرێ ئەمانە دەرچەند بۆ خۆشبەختی مرۆڤ دەست خۆش دکتۆرجان حەزەکەم سوازە دکتۆرجان حەزەکەم پرسیاری ئەوە لە جەناب بکەم ینی بۆ منە لە وڵاتێکا کە هەموو شتێک ینی بۆ بە سیاست لە وڵاتێکا کە زەویەکی زۆر زۆری هەیە بۆ کوشت و کاڵ لە وڵاتێکا کە مێژوویەکی هەیە هێشتا نەنووسراوەتەوە ینی هەر لە ئەستی مێژووی زارێکیە تا ئێستا ینی لە وڵاتێکا کە زمانەکەی هێشتا هەڕەشەی بەرنامێکمان کرد بەرنامی پێشمان لەسەر زمانە هەڕەشە لە سەرەکان و زمانی عەرەبی ینی زمانی عەرەبیکێکە لە زمانانی کە ترسی هەیە لە ینی یونسکۆ لە 2000 بێ زمانێکی بردوو ینی زمانی کوردی لە کاتێکە ئاخێوەرەکانی 422 میلیۆن کەسە ینی لە وڵاتێکی وا سێرەکەی کەس گوێ نایە بە خوێندنی کوردی کەس گوێ نایە بە مێژوو کەس گوێ نایە بە کوشت و کاڵ کەسیش پێ نایە بە سیاست ینی تۆ ببە بە سیاسی لە ڕێگای فرتوفێڵەوە بە سیاسی لە ڕێگای اختصاسەکەی جەنابەوە ئەو اختصاسەکەی دکتۆرشان بۆچی زانکۆ ناتوانێت بەها وەسەنگ با بەم ڕشتانە وای لێ بکە کە ئەو کەسێک کە خەریکی کوشت و کاڵە لێرەوە بڕوا لەژێر دەستی منەوە کەسێکی خەریکی سیاسەتە بێ لانی کەم ینی ئاگاداری ئەم ڕشتەیە بێ دوو بابەتی زۆر گرنگە لایەنی کەم لەم کۆتاییە باس کردووە یەکەمیان مەوزوعی ئەو جیاوازی لە نێوان خوێندنی تایبەت و خوێندنی گشتیە هەیە حەزەکەم بچمەوە سەر و بابەتە و یەمەوە سەر مەسەلەی ڕێزگرتنی لەسەر ئەوە ئیشی پەروەردە وەزیفەی پەروەردە هەر بە تەنها مەسەلەی دیسانەوەڵێمەوە تەعین بوون و دامەزران و دەرچوون نییە لە زانکۆ پرسیارە پەیوەندی بە عەدالەتی کۆمەڵایەتیەوە هەیە پەیوەندی بە عەدالەتی سیاسیەوە هەیە بە تعبیرێکی تر پەروەردە ئیشی هەر یەکێکمان کاچینە بەر خۆناغەکانی خوێندن لە سەرەتایی و پێش سەرەتاییەوە پێڵەن سەرەتای سفری سەرەتای سفری چۆن لە ڕاکردنە کۆمەڵە گیاریزانە هەیە حەکەمێکیش لەولاوە وەستاوە
دەست پێکا فیکەلات ئەڵێ هەمووتان ڕابکەن هەمومان لە خاڵی دەرچوونە لە خاڵی سفرەوە دەرەچین بۆی بزانین کە چێ باشترینە چێ زۆرترین توانای هەیە ئەبێ بە یەکەم ئەمە هێنانە پێشەوەی تواناسازی و هێنانە پێشەوەی ئەو میرۆتۆکراسیە بۆی کە ئەوەی زۆرترین توانای هەیە زیاترە چێتە پێشەوە ژیانێکی باشترێ بێ لە کوردستانە ئەم سەرەتا سفرە تێک چووە و مەترسیەکی ئەجگار گەورەکان ڕۆژانێکە ڕاکەنە مێشتا دەستان پێ نەکرد ئەم سەرەتا سفرەکە تێگەچێت لە داهاتووی 10 ساڵ بۆ 20 ساڵی داهاتووشە یەکێک لە پرسیارە گەورەکانی بەردەم کۆمەڵگای کوردیە بێ بە تێکچوونی ئەم سەرەتا سفرەیە کە ئێستا سەرەتاکانی وا ئەچەسپێت ئەویش ئەو فەرقە گەورەیە کە لە بینی کەرتی تایبەت و کەرتی گشتیە هەیە منم قسەیە کە ئەەکەم بەو مانایە نییە کە من دژ بە کەرتی تایبەت بخێر مۆزوعەکە پەیوەندی بە ڕێخستنەوەی نێوە پەیوەندی نێوان ئەم دوو کەرتەوە هەیە لە ناو کۆمەڵگەی کوردیە لەم 10 ساڵی ڕابردووە فێرخوازێکە لە کەرتی تایبەتە من ئەگەر لە کەرتی تایبەت بووم دکتۆر ڕێژین لە کەرتی گشتی بوو بێت ئەو بایکۆت منی نەگرتوتەوە بەردەوام خوێندومە پۆلەکەی من کەمتریتیایە مامەسایەکی بەتواناتر ڕەنگە دەرسم پێ بڵێتەوە لە بەرهاشێکی باشترە لە هاوینانە کۆرسی فێربوونی زیاترم هەیە لە بەرامبەر ئەم هاوڕێم کاچێتە کەرتێکی گشتی مامۆساکەی بایکۆتەکە خۆی بایکۆتەکە ئەو کەرەستەی لە بەردەستانیە بە نەتیجە من شتێک زیاتر وەرەگرم ئەو شتێک کەمتر من هەنگایە گەچمە پێشەوە هەنگایەکی زیاترە چمە پێشەوە لەسەر ساسی ئەم پاشخانش کە بە زەبری پارە من چوومەتە کەرتی تایبەت و سووری پارەش لە کوردستانە سوورێکی پارەی زۆری شکالامێزە گەندەڵی و نەعادالەتی کۆمەڵایەتی کارێکەکە کە ئەتوانێت کەمینەیەکی کەم زۆرترین پارەی دەستکەوێت کە زۆری نەکەمی دەست ناکەوێت ئەم کەمینەیە ئەتوانێت پەروەردەیەکی زۆر باش بۆ مناڵەکەی بکرێت هەڵبەت دیسان و کاماڵم لە بینی قەوسا مەبەستم گشتاندنی ڕەهانیە یەکێک لە چارەسەرەکانی ئەم سەرەتا سفری کە لە کوردستان تێک چووە بۆ ئەوەی کاڵم ئەم سەرەتا سفریە پرسیارە لە عەدالەتی کۆمەڵایەتی و لە عەدالەتی سیاسی ئەوەیە کە سبەینێ ئەم مناڵی ئەم گەنجەی لەکە کەرتی تایبەت تا دەرەچێت سبەینێ چێتە زانکۆیەکی تایبەتیش لە داهاتووە ئەچێتە زانکۆیەکی باشیش خوێندنی باڵا خوێنێ بە نەتیجە لە 20 ساڵی داهاتووە مناڵی ئەو کەسەی لە کەرتی گشتیە ئەبرێ بەڕێوە لەلایەن ئەو مناڵی کە لە کەرتی تایبەتە ئەمڕۆ تەخەڕوجی کردووە بۆ بار ڕاستکردنەوەی ئەم ناهاوسەنگیە یەکێک لە ڕێگاکان لە زۆر کۆمەلگای هاوشێوی ئێمە پیادەکراوە ئەوەیە کە زەریبەیەک بخرێتە سەرکەرتی تایبەت ئەم زەریبەیە ڕاستە خۆ بچێتە خزمەتی خوێندنی گشتی کواڵیتەکەی باش بکات بۆی فەرقێکی زۆر لە بینی کواڵەتی خوێندنی گشتی و کواڵەتی خوێندنی تایبەتی نەبێت بۆی کە ئێمە هەردووکمان ڕۆشتینە ئەوێ بتوانین یەک دەرس یەک سکیل یەک توانست یەک کارامەی بە ئاستێک زمان فێربین بۆی تەسیر لەو مەسافەیە نەکات نەکتۆ مەسەلەن لە خاڵی دەوە ڕابکەیت من لە خاڵی هەفتاوە ڕابکەم و لە پێشبڕکێکەش لە خاڵی نەوەیە کۆتایی پێبێت ئەو کات تۆ ماندووبوونی تۆ بەراورد بۆی من زۆر زیاترە جۆرێک لە نەعادالەتی لە بینی من و تۆیان دروستەکە بابەتی دووەمیش ئەو پرسیارە گرنگی ئەو دوو بوارە ئەمە بوارەکانی تریش هەڵبەت و زمان یعنی نازم هەستەکەم هەموویمانی هیمال ڕیشەکەی لە نێولیبرالیزمەوەیەت ئەوەی کە بازار چی پێویستە بە تعبیرێکی تر چی پارە پیا ئەکات ئەبێ ئێمە ئەو بوارە زانستیانە بخوێنین ئەو بوارە ئەو کایانە بخوێنین لە زانکۆکانمانە کە پارە پیا ئەکات باشە ئەی چی بۆ شعر و ئەدەب ئەی بۆ مێژوو ئەی بۆ کۆمەڵناسی ئەی بۆ فەلسەفە ئەی بۆ فکری سیاسی ئەم بوارانە چین چۆن بتوانین پاساو بۆ گرنگی ئەم بوارانە بێنینەوە هەڵبەت ئەم جارێک من لەسەر ئەم مناقەشەیەواڵم کە ئەو کەسێک کە بەقوڵی جارێک لە دنیاە چەند جارێک لە دنیا دڵی نەشکا بێ چ لە خۆشەویستی بێت چ لە نیشتیمانەکەی نازانێ وجودی شعرێکی وەکوەوەی کە شەرکۆ بەکە زەڵێ من چی مەویست لە نیشتیمان چەند گرنگە نازانێت شعرێکی تەڵعەت تاهیر چەند گرنگە نازانێت کە هەتاوەکو جارێک بەر تێکستێکی ئەدەبی قوڵ نەکەوتبی نازانی ئەدەبی بەختیار عەلی و شێرزاد حەسەن و هەموو ئەو برادرانەی تر چەند گرنگن هەتاوەکو لە ناو کۆمەلگاکەیە کە سەیری ئەو هەموو نەعەدالەتیەکە ئەگەر قسمی فەلسەفە و کۆمەڵناسی و سیاسی لێبەریتە دەرەوە پرسیار نامێنێت لە عەدالەتی کۆمەڵایەتی و لە یەکسانی و لە ماف و لەوەی کە چی ڕاستە و چی ڕاست نییە فەلسەفەی لێبەریتە دەرەوە پرسیار لەوە ئەمرێکە چۆن ئێمە ژیانێکی باش بژین چۆن ژیانێکی مانادارانە بژین بە تعبیرێکی تر ئەم ئەفکاری کە لە نیولێبرالیزمەوەیەت کە ئەوەی پارە پیاکە ئەبێ برەوی پێبین ئەو بوارانی کە لە بازارە پارە پیا ناکا بێداخین ئەمە پێشە شتێکە بێ زۆر بیخێنە ژێر پرسیارەوە ئەمە پرسیارە گرنگەکە و ڕخنە گەورەکە لەو جێگایەوەیەت کام قسەیاکرێ ئەو بوارانە بە درێژایی مێژوو پێویستن و پێویستن بە جۆرێکە
بواری فکری سیاسی مجارێک هاوڕەکان پێمەڵێن ئەم باشە ئاکامەکانی فێربوونتان سوودی فەلسفەی سیاسی چییە؟ لە بازاڕە فەلسفەی سیاسی چیەکات؟ خۆ پرسیارێکی دقیقە وانە ئەمە یەکێکە لەو پێوەرانەی کە ڕوبەڕووی ئەوواکرێتەوە ناپکڕێت هەندێک بەهای ئەم بوارانە بە حاسیبە حساب ناکرێت کە پرایسلێسەوە ناخرێتە سەری حسابی ناخرێتە سەر ئاکامەکانی فێربوونی وانەی فکری سیاسیەوەیە کە هاوڵاتیکی باش پەروەردەکەی هاوڵاتی باش نرخی ناخرێتە سەر ئەی بۆ نەژڵی خەیاڵدان بەهاکەی ئەوەیە کە ئەو بەهایەنە وڵاتێکی زلهێزێک و ئەمریکا و بریتانێک و فەرەنسا و چین دروستەکە و ئەوانشی کە گوێ نایەن بە سیاسە دەوانن کە بەردەوام یا پاشکۆنە لەژێر پێڵاوی ئەوانەی ترە ئەتوانین خۆوانە سیاستیان بەدڵنیاییەوە بۆ جۆرەژە خوێندێتەوە بەڵام ئەم بوارانە خۆی خەیاڵدان فراوانکردنی خەیاڵدان ئەو تامەی کە شعرێک ئەیا بە ژیانی تۆ ئەوەی کە گۆرانیەک هەستی پێەکەی ئەوەی کە کۆمەڵاسێک تێگەیشتنمان بۆ خۆمان و بۆ شوناسمان زیاکە ئەمە بە پارە ناکڕێت ئەمە بە سەریشی ناخرێتە سەر چونکە قیمەتەکەی قیمەتێکی زەمن بڕە قیمەتێکە کە ژیانی پێوە بەندە بیهێنەرە بەرچاوە لە دنیایەکە کە هەموو زانستە پەتەکانی تریتیا بەڵام زانستە کۆمەڵاسەکانی تایە ژیانێکە بێ شعر ژیانێکە بێ عەدالەت ژیانێکە بێ ماف ژیانێکە بەبێ پرسیاری وجودی ژیانێکە بەبێەوەی ئاگدار ئاوڕبینەوە لە ناخی ئینسانی ئێمە بزانین قەلەقی وجودیەکان و دۆخە نەفسیەکەی چۆنە بۆیە ئەو پرسیارە لە کۆمەلگەی کوردیش ئەبێ زۆر بە حەزەرەوە ئەو چەمکە مامەڵەی لەگەڵا بکرێ ئەبێت چەمکێکی تری بۆ بدۆزینەوە ئەبێ قسەکە لەسەرەوە نەبێ کە یا کەرتی گشتی یا کەرتی تایبەت ئێمە دەرچۆکانمانە بێ بچن بۆ ئەم دوو جێگایە و ئەگەر بەشێک لە بازارە دەرچۆکانی نەیانتوانی ئیشیان دەستکەوێت داخرێت ئەمە زۆر مەترسیدارە ئەبێ هەوڵی ئەوە بدرێت کە ئێمە فێرخواز بۆ ژیان ئامادەکەین ژیانیش هەموو بۆ هەمەڕەنگی و فرڕەنگی خۆیەوە پێویستی بە هەموو بووە دەستخۆشمان ساجە حەزەکەم پرسیارێکی تر لەسەر ژێرخان بکەم ئێمە زۆر باز لە فلسفەکانی پێداگۆجی یعنی زیاتر زۆر ئیشمان لەسەر سۆفت ینی هینەکان کردو ئەوەی کە توانستە نەرمەکان ینی یامە بەسم دیوە بەرنائینەکە ینی دیوە نەبی دراوەکانە بەڵام ئەوەی کە فیزیکیە یعنی منێکێک لە تەلەبەکان ڕۆژێک لە زانکۆ پێوتم تیما مەسا گەورەترین تونند و تیژی ئەم بینایە وتم بۆ وتی سەیری سەقفەکە کە سەیری عەرزەکەکە ینی وە سەرماکەشی کەتیاتی ژێرخان هەستەکەم ینی یەکێک لەو جیاکەروانی کە کەرتی ئەهلی لە کەرتی حکومی جاکاتەوە بوونی ژێرخانێکی پێشکەوتووی پاک و پوختی لە هاوینانە فێنکی لە زستانانە گەرمی وەڕک و پێکە بەڵام لە کەرتی حکومیات تونند و تیژێکی زۆر فیزیکی گەورابینی ینی تەلەبێ ئەچێتە ناو تەوالێتێکەوە ئەبێت لوتی بگرێ ئاوی پاچی نێ بیخواتەوە حانوتەکەی خواردنی ستاندارد و کوالەتیتیان ئەمانە ینی لە پێداگۆجێ شوێنیان هەیەەوە تا چەند ئەبنە ئاڵنگاری و تحداکی گەورە لە خوێندنی لە بواری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیان ستایلی بەرنامەکە و ناگۆڕم هەمان پرسیار لە خوب بکەمەوە هەز ناکەمەش بەرنامە بێ وا لە کەرتە گشتێکە بکەن بێزار بێ خەڵک بێتاقەت بێ یا جۆرێکی لەو ئەیوە تیرۆریزم نییە هەر پاسمان نەکرێستە ڕاستە باشە بار ئاوە بینەوە هەر لەسەر و سێکتەرەوە ئەی بە بەرنەندێ زانستی زۆر پەتی باسەکەی ئەخر تۆ کە باسی بۆ کشت و کاڵ وەنی جیۆلۆجی ئەم زانستانی کازانم فیزیا خوێنکاری بەرەو کەم بوونەوەچێ جیۆلۆجی زۆر کەم بۆتەوە ئەمانە زانستی پەتینین پرسیارە یعنی پەتاکە تقریبان هەرەوە نەبووە بڵێن پرۆسەی تەمیشکردن یا پراوێز خستنیان یا خۆ بڵێن جۆرێک لە پشتاوبوونیان بەس ئەو سێکتەری گرتوتەوە جۆرێک ئەمەی کاکستان باسی کرد دقیقا کار گەشتۆتەوەی ینی هەموو جارە بە نوکتە شێڵێم ینی بزانە چەند ضرورە ئەم هەموو دنیای تەکنۆلۆژیا و پێشکەوتنە کە کاتێ کەی ڕەمەزاندی هەریەک لێو کەی ڕۆژی جەژنە ئەبێ بچیتەوە بۆ سەر گڵەزاردە لە شوێنەکەی شێخ حەسەنی گڵەزاردەوە سەرێکی جار پێشنیازم کردووەڵم ساڵنامەیەک لە بەشی فیزیا بەناو پیاوە کۆنفرانسی زانستی بەناو پیاوە بکرێت سەرناسیی گەورە بووە ئەسەر چین بۆەوێ مەرسادەکەی ئەگەر بێ تەماشاکەی هەموو کۆلێژە کشت و کاڵەکانی وڵاتە ئەخر من کە باسی خۆشەویستیەکەی بەڵێ هەژنان بە 1000 دینارە بەڵام لە برسێتیە بەهای یەک پارچەنان ناژت کڕدرێ باوەش سەریکە هەر ڤالی و پرایز نیە باشە ئەگەر دەی سەیرەکەی ئەی کشت و کاڵ بواتە هەمیشە ئەوە کێ ئەڵێ سێکتەری کشت و کاڵ پێویستمان پێ نییە باشە بانی وڕان پارچەیە قیر بخوا لەگەڵ یەک دەبنەوتە نان نەخوا با نان نەخۆ ئەگەر بەهای نەما ئەی بووە زۆر بەمەبەست لە توپەتەکرێ تا بەشیشان تاوانی ستاف و کۆلێژەکەشی کە ئاگدار تاوانی پرۆسی خوێنی باڵای تێزای بۆ خەریکە ئەمە پشتاوە بین
پیاوێکت بۆ دروستە بێت لەم ناوچەیە تەمەنی هەڵکشاوە یاخۆ تەمەند درێژ بێ ناوی شێخ جەمالی کڕبچنێ خاوەنی 12 سنفی تەماتەی خۆیەتی تۆوی خۆیەتی هەموو جامعاتی عراق نیەتی لە فەکرازام لە ئەندۆنیسیا بوو ئێستا باشترین چێڵگەیە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناڕاست سێنزەهەمین سیانزە چێڵگەڵ بژێتەوە لە هەموو دنیا نوێنەرایەتی نە کوردەکە هەموو ئاسیا بڵین هەموو شیمالی ئەفریقاوەکە ئەو تا خەڵکی کڕبچنەیە لێرە ئەوژەی سەلمێنێتەوە جینەتیکی کشت و کاڵۆکی ئێمە دامانێناوەم لە بێستان سوور و لە چەرمۆر ئێمە یانی لای ئێمە ئەوی چەکەلۆکە کاک ئازادیش بێبوومانە کۆمەڵ ئێمە یانزوی ڕێکخراوێکیانەیە کاک هەمیمانەیە لە هەڵا بجێ ئێستا پێشەنجەتی پرۆسی گەشت و کاڵەکە یەکێکە لە پیاوە زۆ منەوە و جوانەکان کە هەموو سەرماگی خستۆتەوێ و قوربانیەدا هەموو ڕۆژێ منەمە یەک پامێ بڵم لێرە ئەگەر وەکو بەشدار بوو وەکو ستەیکۆڵدەر سەری ئەم جیلە بکەین سەرەکەی حازرە زەویت حازرە کەواتە چیت لێرە نەقسە ئەمانەوە پرۆسی چاکەینەوە کەواتە نان زەڕورەیە ینی هیچ مرۆڤێنیە لە دووژەم نان نەخواست ئەی بۆ وایە لێرە پێویستمان بە دیزاینکردنەوەی ئەو مەناهیجانەیە کە دامان ناوە خۆمان پێوە قەت گرتووە بۆی نیسابمان لێ نەسەنەوە قیروسیاچی هەبێ ئەمە خاڵێکی تر کادر دروست ناکەین بۆ ئەوەی ئەمڕۆ مواجهەی ئەم هەموو گەرمبوونی گۆی زەوی و کلایمت چێنج و بەرزبوون و نزمبوونی پلەی گەرمی و دابەزین و لافاو لە شوێنێ وشکە ساڵی لە شوێنێ هەستەکەین مەنەجەکانمان بۆ ئەمڕۆ نابن ئەتا ئەوە چانەکەین چکە من ناکرێ هەر خەم بڵێم منەبێ عیلاجیشم پێ ئەبێ عیلاجەکەش لەوەیە ئەبێ لەگەڵ ئەمڕۆیە باشی ئەم پرۆسی خوێندنی ئێستا ئەوان ئازایەتیەکیان کرد وڵاتانی گەشە سند و ئەمریکا ئەوروپا هەمویان هەستاون ئەمانەشیان هێناوە وەکو دەستی شێخ جەمالەکانیان گرتووە دەستی کاک حامەکانیان گرتو دایانیشانون ئەڵێ وەرە با پێکەوە قەرار دەین ناڵێت تۆ شاهادە و نییە چکەش بەشێکە لە حەد ئەمە ڕاستە بۆچێ بۆ کۆمپانی ئەیجنسیەکیش بۆ بەشی سینەما کە لە خۆی ڕێکلامی دروستکە ڕەنگ بە هاوی بوو بێ لیگەڕێ بێ ویژبانک ئەو کامێرەی ڕێدیە ڕەنگ بە لای تۆ لەو ڕۆژانەیە کۆمەڵێک دیکۆمنتمە خوێندەوە لەسەر ئەنفال یەک چیرۆکم بینی هەژانمی زۆر خراپ هەژامی ینی تەنانەت گریام لە کاتی ئەنفالە کاتێک کە لە زیلەکە ئایلێک داگرن ئایلەکان داگرن مناڵێک بەردەوام قاچی بینەکە سەربازەکە خۆی ژێڕێتەوە لە بەردەوام ئاوە کەسی قاچراک ئاو سێم کەسێک کە مناڵێکە مناڵ کچێکی جوانکیلەی ئەسمەر بەڵام بە دوو چاوی سەوزەوە وتی نێز ئەیزانی کە کوردی تێناگەمانە هێر دەستی ڕاکێشابەوەتی بردم لەگەڵ خۆما سێرەکەم تاکە نەعلەکەی بیر چووە تاکە نەعلەکەی وتی تاکە نەعلەکەیم هێنا لە پێی کردەوە وتی دوای ئەوەی کە زیندە بە چاڵمان کردن کە زیندە بە چاڵیان کردن من لەوێ ڕۆشتمەوە لە لای گۆڕەکە ڕۆشتمەوە بەس تاکە نەعلە سوورەکەی ئەوم بینی وتی هەڵم گرت دەسم نعلە سوورەکە تا ئێساش نعلەکەی ماوەوان وتی دەسم کرد بە گریان زۆر خراپ گریان ئەمە ئەگەر فیلم سازێک نەبێم چیرۆکە بژێڕێتەوە تا ئێوارە چی ینی چی ئیسفادێکە ینی بۆچی ئیحتیمام بۆ منە بەم بەشە نادرێت بۆ ئیحتیمام بەمزان من ئەمێ کۆتایی قسەکان بە یەک دووشت بێنمەوە هەر شتێکە بەهاو لە دەستدا کاگیاسی قاعدە ینی هەستەکەم هەر ئەم نیو لیبرالیزمی کە ماوسەستەم ئاماژەی پێکرد هەموو شتێ هەر خراکرا بە پرایسینگ هەمووی هەر بۆ نرخ بوو ینی سا تۆ گەورەترین شت ئەگەر قاتێ بکڕی بۆ نمونە بە $90 قاتەکەی کە بە $100 بێ لە خۆتۆ سەودەکە بڵێ ڕنگ بێ باشتر بە ڕنگ بێواژ نەبێ ئەم پرۆسی نرخدانانە لەسەر لە بەهای شتەکانی یەکەمەکەیتەوە یعنی بۆیە پێتەڵم بگەڕین و بۆ بەهاستڵیانی خۆمانەمە دەست خۆش زۆر سپاس دەکەم ئەوە دو قسەی جناب دەورکم لە پێی بەرنامەکەم بەرەو کۆتایی ڕەوە حەزەکەم لەسەر وتم لە بیداتی بەرنامەکە کە وێنەکە نەڕەشە نەسپیە یعنی ئێمە هەمووی کە بەدەستمان هێناوە بەنەوە ئەلەنەوەکان ئازایەتی خۆمان بووە هی هەر شتێک بووە شتێکمان هەیە ینی لەناو زانکۆی ئێمە کە سلێمانی ئەو یەک دنیا ڕەخنەمان لێ هەیە یانە گەرەسا بێتە سەر ڕەخنەکردنەوە من توێکی 3 ساعتمان بەش نەکە لەوانێکی 3 ساعتمان بێ بەڵام دوجار شتیشی تیا کۆمەڵە کادری زۆر باشتیا کۆمەڵە تەلەبی زۆر باشی تیا پرۆسسی تیا ینی پێشکەوتنی تایەوە وێنەکە لە بەرچاوی تۆ ئایا خۆڵەمێشیە هەر ئەو ڕەش و سپێ ئەبێ هینکەینەوە ئەو تەحلیلی تۆ دقیقە شتێکە لەو نێوەندەیە ینی هەموو وێنەکە ئاوا ڕەش و تەڵخ و تاریک نیە جارێکی ترە قسەیەکەمەوە کە هەم پەروەردە هەم سیاست بە جورعەیەک لە ئومێدەواکرێ لەگەڵ واقعی بوونە ئەو ئومێدەی کە ئێستا لە ناو خوێندنی باڵایە هەیە کۆمەڵێک ڕووناکی تەیە یەکێک لە ڕووناکی هەرێک گرنگەکانی ئێسای ناو خوێندنی باڵا ئەم پرۆژەی پێداگۆزیە کە چەند ساڵێکە هاتووە کە خۆت ئاگداریت هاوکار بوویت لەم چەند ساڵەیە لە چەند شوێنێکە هاوکار بووی لەگەڵمانە هاوڕێ بەڕێزەم و کۆمەڵێک سەربازی تریشمان هەن کە لە دەرەوەی
ئەم بەرنامەیە و هاوڕێی ئەگەر ئومێدە ئەگەر ئومێدەکە خۆت بە کەیس وەرگرم بمبورە ینی خۆ دێنمە ناو مۆزوعەکەەوە ینی تۆ لە ناوەندیەکی لە مەکتەبی سەرەتایی هەمی لە سلێمانی خوێندەوە بەڵێ لەو جامیعی سلێمانیش خوێندوتەوە بەس لە یەکێک لە جامیعە زۆر باشەکانی بریتانیا خوێندوتە هیچ هەست بە کێماسی کردووە لەگەڵ تەلەبێکی بریتانیا لەگەڵ تەلەبێکی ئەمریکا تۆ خوێنەوەتی ڕەنگە زمان لە سەرەتایە من باسی 2012 ئەوە ناکەم بەشێک لە یینەکە بوو بێ بەڵام دیسان ئۆسمۆ سەر و بابەتەی کە پاشن و حەز قەرەبووی هەموو ئەو فەرقەت بۆ کاتەوە کە پەروەردەیەکی ئەوروپی کە گەنجێکی لێ بەرهەم هاتووە لەگەڵەوەی ئێمە لە ئەحمەدی خانی و لە زێوەر و لە ئاسوودەی سەرەتاییەوە هێناومانە ویستمەوە بڵێم کە ئەم ڕووناکیی کە لە ئێستا بۆیە کەیسی جەنابمەنانی هیچ کامێک لەو ینی تۆ لە ڕەنگە لە دۆخێکی زۆر ڕەشتر لەمەی ئێستا خوێندن تاوا کردبێ بەڵام هەر ڕۆشتوت و ئێستا خۆشببختانە پاڵێوراوی دکتۆراشی لە هەر لە زانکۆیەکی زۆر باش مەبەستمەوەی کە ئەو فێرخوازانە ئەمەل ینی ئومێد لە دەستنێن بەردەوام ئومێد کراوە ینی تۆ دەرگایت بڕوایکراوە بۆی پێویستامومان بە ئومێد و ئیشکەین وەوردەوردە ئیش لەسەر کێشەکانیش یەکێک لەو اقتباساتانەی کە لە قاعی پێداگۆجیا هەڵمان واسیوە هەوڕێ ڕژینی زوو دوای تاوابوونی محازەڕاتەکان مناقەشەیەکەین اقتباسێکی هانا ئەرێنتە کە باسیێواکەڵێ پەروەردە و خاڵەیە کە ئێمە تایە بڕیارەین کە ئەوەنە دنیامان خۆش ئەوێ کە بەرپرسیارەتی بۆ هەڵگرینیاننا بەشێک لەو هێزەی لە ژیانمەوەی هێنم لەو اقتباسە و لە ناو ڕۆیایی لە ناو فکری سیاسیایە کە پەروەردە ئەو خاڵەیە کە بڕیارەیە کە ئێمە دنیامان خۆشەوە یاننا بەڵام پەروەردەیە کە خۆشەویستی دنیا لە ئینسانە زیاد بکاتەوە لە منتیقی ئێمە دنیا زۆر شتێکی خۆشەویست نییە ئەوە یەکەین لامان زۆر بەقیمەت نییە ئەو ژیان دۆستیە لە ناو پەروەردەیە زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە کە ئینسان بە ئومێدەوە سەیری سبینێ و دووسبەی خۆی بکات لە گەشتێکی ئەو گەشتە متەواضعانەی کە لە ژیانە هەم بووە بەردەوام ئەوە بووە کە دانیشتوم کتێبێکم خوێندۆتە و لی تێگەشتوم هەستم کردووە لە جێگایەکە لە شوێنێک لە جێگایەک لە زروفێکە ئەم پەروەردەیە ئەم توانست و سکیلانە ئەم ئەفکارانە ئەم ماینسەتە لە شوێنێکە سوود بە ئینسانە گەێنێ ئەوەی کە ئێمە پێویستە بیکەین وەکەوەی کە باسم کرد یەکێک لەو ڕووناکیانەی لە ناو پێداگۆجیە هەیە ئەو پرۆسی ریفۆرمکردنەیە کە پەروەردەی ئێمە لە بری دەرخیات لە بری ئەو تەلقینکردنی کە لە ناو پرۆسەکە هەیە لە بری ئەو پرسیاردانانە تەقلیدی بۆ شێوەیە هەیە وردەوردە ئاراستەکە گۆڕین بەوەی کە پەروەردەیەک بە ئینسان چێژی لێ ببینێ سوودی لێ ببینێ پەیوەندی بە ژیانی واقعی خۆیەوە هەبێ و پەروەردەیەک بێت ئینسان یەکێک لەو گرفتانەی لە تاریخی مێژووی ئێمەیە هەیە بە حکمی مێژووی سیاسیمانەوەیە کە کارکتەری ئینسانی کورد تێکشکاوە ئێستاگەر بێت بێوێ داوای مافێکی خۆی بکات هەوڵایەت بکڕوزێتەوە یان هەوڵایەت چیرۆکی ژیانی باسەکەیە بە جۆرێک باسێکات کە ئەبێ وەکوەی کە ئەو مافی ئەو داوایەکە خێرە ئەبێ پێی بکرێت لە کاتێکە ئەو داوای مافێکی خۆیەکە ئەم حاڵەتە سایکۆلۆژیە کۆمەڵانسیە پەیوەندی بەوە هەیە کە دیسان ئۆیلەمەوە لە ناو ستەمکاریەکی زۆر و ئەوە ئینسانی ئێمە کارکتەرەکەی عەزێت دراوە ماندوو کراوە یەکێک لەو شتانەی کە کارکتەری ئینسانی پێ دروست دەکرێتەوە پەروەردەیە و بەتایبەت بۆ ئەم میلەتانی ئێمە کە لە ژێرسایی ستەمکاریاژەوە بەڵام کام پەروەردەیە ئەو پەروەردەیە کە ئێستا ڕێگوڕیشەکەی لە ناو پێداگۆجیادا ئەندێ هاوڕێیاسین ئەمێ قسەکانی بۆ تاوابێنم کۆتایی پێبێنم کە بۆ خۆی ئومێدە کە سەرڕای هەموو ئەو بەربەس و ئاڵنگاریانی کە باسە کرد میلەتێک 10 ساڵە کێشەی موچە و گرفتی ئەوەی هەیە سەرەتایی ترین پیاەکانی دامەزراوی نییە ئەناڵێنێ بەدەست کۆمەڵێک سیاسی زۆر نابەرپرسیارەوە لەناو هەموو ئەم ژینگە ئاڵۆزەیە مؤسساتەکانی ئێمە ئەتوانێ خەونێکی تیا هەبێ ئەتوانێت پرۆسەیەکی ریفۆرمی تیا هەبێ کە ئێستا لە فلەندەکان ئەیانەوێ شانازی بە خۆیانەوە بکەن لە پێداگۆجیە لە دنیای لە کۆنفرانسەکانی دنیای باسی سەرکەوتوی پرۆسی پێداگۆجیەکەن لە کوردستانە کە ئەڵێ چۆن بووە بۆ خۆی ئومێدە کە وردەوردە لە ناو خوێندنی باڵایە پرۆسی ریفۆرم دروست بووە زانکۆکانی ئێمە بەرەو ڕووی دنیا کرێنەوە زمانی زیندوی دنیای تیا ئەخوێنرێ نەوەیە گێتە زانکۆ کە ئەم نەوەیە وردەوردە پرسیاری گرنگ لەسەر خۆیەکە لەسەر دنیاکە و هەوڵەیە فێر بێ ئێستا کەرەستەکانی تەکنۆلۆژیا بە جۆرێک بەردەستن کە ڕاستە گرفتی دروست کردو لە هەندێک بەڵام یەک دنیا دەرفەتیشی دروست کردو ئێستا نەوەیەک هاتووە کە ئێوێ بەرەو پێش بچێ من بە نهاییان لەگەڵ ئەو گوتارەیانیم کە خەریکی تاریکاندنی ئەو نەوەی تازەیە کە هاتووە ئەم نەوەیە دنیایەک ئومێد و دنیایەک پۆتێنشاڵەتی و توانستی تایە کە توانرێ سوودی لێ ببیندێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەو قسە هاندەرانە دووە ڕوونکردنەوە جوانەکەت سپاس بۆ تۆش بگومان دکتۆڕژینی ژانی نەڵم هاوڕێ ئەوە نەموزەجێکی سەرکەوتووی ئەم زانکۆیانی خۆمانەکەم لە خوێندنێکی زۆر باش وەکو سکۆڵەرێکی زۆر باشیش کە ئەتوانین بگەڕین بۆ ئەوی کە هەر لەم زانکۆ و لە مەکتەبانی لای خۆمان خوێندیتەوە توانیمانە سەرکەوتوو بین ڕاستەکەی ڕەنگە من لاموتان هینتر بووم گوێم نهایبێتەوەوانە بەڵام بە عموم هەمومان ینی
ئەتوانین سەرکەوتو بینە گەرمانوێ بینەرانی بەرز و خۆشەویستەوە زۆر سپاسی سپاس بۆ تۆ هاوڕێجان بەرنامەکانی تۆ وەکو هین وایە وەکو پشویان و ئیساحەتێک وایە وەکو دیبێتێکی فکری وایە خۆشحاڵ بۆ زۆر سپاسانەکەم دکتۆر جان دووبارە سپاس بۆ جەنابەت کە لەگەڵمان بوویت. جەنابیشت هیوادارم دوادێڕەوەیە ئەم بەرنمەیە دەرفەتێک بێ بۆەوەی ڕاستەڕێیەکی باشتر بێ و سوودیەک وەرگین بۆ داهاتویشی باشتر بۆ هەرێمی کوردستان. زۆر سپاسانەکەم دووبارە بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاسی هەرەگەرم بۆ ئێوە کە تام کاتە لەگەڵمانە بوون. سپاس بۆ مۆبیلیاتی پاترای ئەزیز کە هەمیشە سوسیەکمان پێڕەوا بینن لەم شوێنە جوانە بۆی کە بەرنمەکەمانی تا تۆمارکەین و سپاسی زۆریش بۆ هاوڕێانی پشتی کامێرا کە زۆر زەحمەتی گەشن بە بەرهێمێنانی ئەم بەرنامەوە تا بەرنمێکی تر تا کاتێکی تر بە کاتی عقل بەخواتان ئەسپێرم بە ئومێدم هەموو کاتەکان عقل میوانی هەموو لایەک بێ و بتوانین بە ڕۆشنایی ئەو پێدراوە گەورە خوایە بڕۆین. دووبارە سپاس بۆ ئێوەش.